بودجێ هەرێمی کوردستان ژیانی فەرمانبەران و موشەخۆرانە خاتە مەترسیەوە، بەڵام ئەمانیش بۆ چەند هۆکار دەگرێتەوە. من یەکێک لەو هۆکارانە چەند ساڵە حزبە کوردیەکان پەرلەمانتارەکان لە بەغا هیچ کاتێک شەڕی بەرژەوەندی خەڵکیان نەکردووە، تەنها شەڕی پلە و پۆست و بەرژەوەندەکانی حزبەکانی خۆیانیان کردووە و چەندین ساڵیشە کاربەدەستان لە حکوومەتی هەرێما ئەوەندەیان ناداتی و ناگەندەڵی کردو. ئەمانە هەموو بوونە هۆکاری ئەوەی ئێستاکە حاڵی فەرمانبەر بگاتە ئەم ڕادەیە کە بەڕاستی ژیان ناڕەحەت بووە بە فەرمانبەر بۆ خەڵ بەگشتی بە تایبەتی موچەخۆران لەبەرەوەی دیار نییە، ینی دیار نییە چۆن بژێوی ژیانیان دابین بکەن. دوو مانگ جارێک نیوە موچەیەک لە هەرێم دراوە ئەسا ئەوش ئەکەخێتە مەترسیەوە. لە ڕاستیدا داهاتێکی زۆری شێوەی بڵێ نییە، بەڵام ئەوەندەی حزبەکان شەڕ بۆ خۆیان ئەیبن، ئەوەندەی بەرژەوەندەکانی خۆیانەکەن تەنانەت پەرلەمانتارەکانی بەغایش لە ڕاستیە هەتاکو توانیان شەڕی پۆست و پلەی خۆیانیان کرد بۆ حزبەکانی خۆیان بۆ بەرژەوەندی شخصی خۆیان حزبەکانی خۆیان نەبووە بۆ بەرژەوەندی خەڵک. ئەمانە هەموو بوونە هۆکاری ئەوەی ئێستاکە ژیانی فەرمانبەر بگات بەم ڕادە بگا کە بە دوو سێ مانگ جارێک نەتوانێت موچەیەک وەرگێت، نتوانێت بژێوی ماڵ و منداڵەکەی بۆ دابین بکرێت. داهاتی ئەم وڵاتە بۆ چەند کەسێک ینی بۆ چەند کەسێک ئەوات و بڵێ داهات نییە، داهاتی هەرێمی کوردستان زۆرە، بەڵام خۆڕ کراوە لەلایەن دوو حزب لەلایەن چەند بنەماڵە و چەند کەسێکەوە. ڕاستی ئەم کێشەیە ڕابردوویەکی کۆنی هەیە کە لە سەرەتای 2013ەوە بوو، ئەو کاتە لە سەردەمی نێچیروان بەرزانیە کە ڕێکەوتنێک کرا کە نەوت بنێرێت بۆ بەندەری جیهان لە ڕێگەی تورکیاوە بفرۆشرێت. ئەو ڕێکەوتنێش کرا کە ڕێکەوتنێکی ژێربەژێر بوو تا ئێستا کەس ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە نازانرێت. سەرەتای کێشەکانش هەر لەوێەوە دەستی پێکرد لە سەردەمی مالیکیەوە بەشە بودجەی کوردستان بڕاو. ئێستاش کە ئەبینی دۆخی دارایی هەرێم و دۆخی دارایی موچەخۆران لە چه ئاسیەکدایە بڕاتامێت تا ئێستا نازان من حکوومەتی هەرێم چەند موچەی داوە، چەندێکی پاشەکەوت کردووە، جگە لەوەیش کە سەرە موچە و تەرفیە و عەلاوەش هەیە لەگەڵ ئەوەیشە کە حکوومەت بە ناوی لێبڕینەوە کە لە موچەخۆر و فەرمانبەری دەدزێت. چەند پەرلەمانتارێکیش بوو کە لەلایەن دەسەڵاتەوە قسەیان لەسەرەوە کرد کە سیاسەتی حەکیمانەی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەغداد ئەو بەشە بودجەیە ئەنێرێت و یەک تەنەکە نەوتیشان بۆ نانێرین. ئەوەتانێ ئەبینیت مستەقبەلی ئەو موچەخۆرانە و موچەخۆری هەرێم بە چ دۆخێک کاتێ پەڕەبێت. ئێمە وەکو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ناڕازین لەم وەزعە. بەڕاستی دۆخێک هاتووەتە ئاراوە ئێستاکە وەزعی فەرمانبەران زۆر خراپە، لەو پەڕی خراپیدایە بۆمان دەرکەوتووە کە حکوومەت مەسوولانی حکوومەت ئێستاوەی کە لە ناو حکوومەتان خەمی تەنها کۆمپانیا و حزب و ئەدای ئیشەکانی خۆیانیانە خەمی هاوڵاتی و فەرمانبەران و بازار و موچەخۆران و کرێکارانیان نییە. ئێستاکە تەنها لە پێناو ئەوەی کە دوو حزب کە دابەش بوون بەسەر دوو دەوڵەتی دوو جیاوازە هەرێکیان لایەنگری دەوڵەتێکن ناتوانن لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەون بۆ هاوڵاتیان دەرکەوتووە بۆ فەرمانبەران دەرکەوتووە. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ خەمی هاوڵاتی خۆی نییە ڕێک ناکەوێت، تەنها ئەتوانێت هەموو شتێک بکات لە پێناوی دەوڵەتێکی کە لایەنگری ئەو دەوڵەتەیە. حکوومەتی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی بەڕێوەدات، یەکێتی سەر بە ئێران و پارتی سەر بە تورکیایە. تورکیا هەر شتێک داوا لە پارتی بکات، لە مەسوولانی پارتی بکات، یەکسەر جێبەجێیەکەن لە پێناوی ئەوەدا هەموو شتێکەکەن، بەڵام لە پێناوی هاوڵاتیانی خۆیاندا هیچ شتێک ناکەن.